فیستیڤاڵی بەرەوگەشە سەندنی بەرهەمی خۆماڵی لە زانکۆی سۆران کچ و دایکێک لێرە بە بابەتی شیرینەمەنی کە لە نێو ماڵی خۆیان دروستی دەکەن ئەمڕۆ بەشداریان کردووە. خاتو عاتیفە سڵاوت لێبێت. شیرینەمەنیەکانت دەبینم کە سەرنجی خەڵکی ڕاجێشاوە بازاڕی هەیە. چوچی خۆی لە چیە بینیتەوە نرخەکان چۆن؟ پێشێکی بەخێرەتم دەنەکەم سپاسی زانکۆی سۆرانەکەم بۆ ڕێخستنەوە فستیڤالە. وڵ هەیە بەرهەمە خۆماڵانە ئەمە لە ماڵێ بە دەستی خۆمان دروستەکەم بەرهەمی خۆماڵی هەموو کوالیتی بەرزە سعریان بەنسبەت بازاڕی لە زۆر شوێن هەرزانترە چونکە بەرهەمی خۆماڵیە نوێ شتەکانمان کۆن نینە هەر ئێستا دروستەکەین و دین تەحویلی بازاڕی دەدەین. پێکهاتەکانی چین یعنی زیاتر بڵێم شتی سروشتی یان خۆمانی لێ بەکاردێن یان پێکهاتەکانی دەرەوەن؟ پێکهاتەیە هەمووی شتی سروشتی هەموو شتی خۆماڵەیە شتی خۆمانەیە ئاردەکار خۆمانەیە گوێزەکار گوێزی خۆمانەیە بە شیری خەس دروستەکەین بە شەکری دروستەکەین بە خوڕمەی دروستەکەین یعنی هەموو شتانەکە ئەمە دینێن هەر لە ماڵێ خۆمان بەدەستی خۆمان دروست دەکەین. باشە ئەمە یەکەم جارە بەشداری ئەم فستیڤالە نەخێرەوە سێم جارە بەشداری فستیڤالەکەم بەڵێ جارێک لە زاخۆ و جارش لە سۆران. زۆر باشە. چەند نەبێتە هۆی ناساندنی تۆ وەکو خاتوونێکی دەسڕەنجین کە شیرینەمەنی دروست دەکەی؟ وڵای هەڕادێکی زۆر باش ئەمە یەکەم جارکە لە فستیڤالی زانکۆی سۆران بەشدارمان کرد هەر لە ڕێگای ئەو فستیڤالە بوو بە زاخۆ ئاشنا بوون و برادەرانی زاخۆ لە ڕێگای زانکۆی سۆران ئێمان داوات کرد بۆ فستیڤالی زاخۆ. پەیامت بۆ ئافرەتان چییە کە لە ماڵەوە دانیشتن هەیە کار ناکات هەر چاوی لە دەستی برایە باوکی یان هاوسەریت؟ داواکارم لە ئافرەتانی گشت کوردستان بێ جیاوازی هیوادارم دەستڕەنگینی خوان بخەنە کار بۆ ئەوەی بەرهەمێکی سروشتی و دەستی خۆمانە هەبێتن یارمەتی تەربی بە بازاڕەکانی خۆمان.